مامۆستا عادل سڵاو لێ بەخێر بێ. بانی باش بانیتان باش، بەیانی بینەرەکانیشتان باش. مامۆستا عادل کەسێک لە ژیان تابێت کە خۆپەرست و لەگەڵ یا ژیانکردن زۆر سەختە وایە بنیام هیلاکەکە. وەڵاهی بەدڵنیاییەوە هەموو کەسێکمان حەزەکەین ئەو کەسانی کە تەعاملیان لەگەڵاکەین، هەڵسوکەوتیان لەگەڵاکەین، هاوڕێتیانەکەین، سەفەریان لەگەڵاکەین، یاخود ئەکێ هاوپۆل و هاوپیشە و هاوکار و هەموو ئەمانە کەسانێک بن کە مامەڵەیان خۆش بێ، کەسانێک بن کە نەرم بن لە تەعاملکردن و لە هەڵسوکەوتا، کەسانێک بن کە تێگەیشتوو بن لەو دەستەواژە و وشە و ئاراستانی کە ئێمە بۆ ئەوانی ئەڵێن و ئەوانیش بەرامبەر بە ئێمە یکەن، کەسانێک بن کە عەزەتی دەروونمان نەیەن، ینی بۆ ئەوەی کە بتوانین زۆرترین کاتیان لەگەڵ بەسەر بەرین. ئەو کەسانە بن کە لە کاتی خەم و نیگەرانی و ناڕەحەتیەکانە بمانەوێت ساتێک لیان نزیک بینەوە هەتاوەکو ئەنازێکی باش ئێمەش خەمەکانی خۆمان بڕەوێتەوە و ئەوانی بتوانن تۆزە لە خەمەکانی ئێمە هەڵگرن. ئەو کەسانی کە ئێمە مامەڵیان لەگەڵاکەین کە خاوەنی ئەم سیفاتانە بوون، ئەم هەڵسوکەوتانە بوون، بەدڵنیاییەوە چێژ لە هاوڕێیەتیانە بینین. بەڵام پێچەوانەکەشی حتمەن ئەبێ بە پێچەوانم با بڵێن قسەی لەسەر بکەین. ئەو کەسانی کە سیفەت یا خوی خۆپەرستیان هەیە، خودپەسەندیان هەیە، ئەوانە تۆزێک مامەڵەکردن لەگەڵیانە ئاڵۆزە، تۆزێک هیلاکت ئەکا، ماندووت ئەکا، هەندێک جار ئەوەندە شەکەتە بی بەدەستیەوە تەمەناکەی کە هاوڕێتیشی نەکەی. بەڵام ئەوەش بابزانین ئەوش بەخۆی بەرکەوتەی هەندێک ڕەفتار و ئاکارەکە پێشووتر ڕاهاتوە لەگەڵی، یاخود فێر بووە، یاخود فێر کراوە بە مەبەست یاخود بێ مەبەست. بۆیە گرنگە بابڵین ئەویش کاینێکە لە کۆمەلگایەژی، پێویستە ئێمە مرونەتمان بەرامبەریان هەبێ و پێویستە هەوڵ بدەین ئەو سیفەتیان تیا بگۆڕین بۆ ئەوەی کە خۆی جارێت درک بکە کە ئەو سیفەتی خودپەرستی و خۆپەرستی کە هەیەی سیفەتیشی باش نییە، سیفەتێکە کە جۆرێک لە یەکترازان و دابڕانی بۆ دروستەکە لە کۆمەلگایە، کەسەکانی هاوتەمەنی خۆی حەز بە ڕەفاقەتی ناکەن، ئەو کەسانی کە لەگەڵیە ئەکرێ پیشەوەر بن بەیەکەوە تا ڕادێک لێی دوورەکەونەوە. بۆیە وای لێ دێت لە خۆپەرستیەکەی و ئەبێتە کەسێکی دوورە پەرێز لە کۆمەلگایە. ئەمە ئەکرێ با بڵێن بەشێکی بەرهەمی پەروەردەیە، ئەو پەروەردەی کە لە مناڵیا کراوە، ئەوەندەی ناس پێیراوە، ئەوەندە مڕاعاتی کراوە، ئەوەندە مرونەت بەرامبەری با بڵێن بەخەرج درراوە، ئیتر وای زانیوە هەموو ئەو شتانەی کە ئیکاشتانێکی ڕاستن. لێوە وردە وردە ئەم کەسە گەورەیە بێ، حتمما ڕەفتارەکانی مناڵی کاتێکە ڕەچاوی ئەکرێەوە وەکوتمان نازی پێعیری لە قۆناغی وردە وردە قۆناغی گەورەبوون و مێرد منداڵی گەورەبوونی شیا وای لێ دێ کە ئیتر ئەم کەسە هەڵسوکەوت و ڕەفتارەکانی دیکەشی ئەگۆڕێ، یعنی کارەکانی ئەگۆڕێ، داواکاریەکانی ئەگۆڕێ، ئاراستەکردنی ئەگۆڕێ، تموح و خەیاڵاتی ئەگۆڕێ. بەدڵنیاییەوە ئەگەر لە مناڵی ئاشتی مناڵانی هەبوو بێ لە گەوریش ئاشتی گەورانە ئەکا. بۆیە ئەم جۆرە کەسانە وەکوتم بەڕاستی وا هەستەکەم قوربانی بنیانی، چونکم قوربانی دەستی جۆرێک لە پەروەردەینە، کامەڵن قوربانی دەستی جۆرێک لە مڕاعاتکردنن، جۆرێک لەو هەڵسوکەوتن کە لەگەڵیان کراوە. جا ئەگەر ئەمە سەر بکێشێ لە ناو خێزان دەرچێ بچێتە ناو کۆمەلگا، حتممە لەو کاتە بەرکەوتنی لەگەڵ دەور و بەرزیاترە بێ. ئەگەر لە ناو خێزانەکەیە لە ناگەڵ خوشکبراکانی بڵێ ئەمە کەسێکی ئەنانیە و خۆپەرستە و حەزەکە هەموو کارەکانی خۆی و هەموو بیرکردنەوەکانی خۆی و هەموو ئەو تموحانەی کە خۆی هەیەی بەرجەستەی کاو بۆ خۆی بێ، گریمان ئەوان چاوپۆشیان کردەوەی بە حکمەوەی کە قەرابەتی خزمەتیان لە یەکەوە نزیکە لە ناو خێزانێکە بەیەکەوە لە گۆشت و خوێنێکن پێکەوە، بەڵام لە ناو کۆمەلگایە ئەو مڕاعاتکردنە کەمترە بێتەوە. بۆیە ئەم کاتە ئەم کەسا بێتە قوربانی لە دەرەوە. بۆیە گرنگە ئێمە بتوانین قۆناغ بە قۆناغ ئەو خۆ ناپەسەندەی کەوا لە ناو ئاکار و ڕەفتارەکانی ئەمە سەری هەڵداوە و گەشەی کردووە وای لێ بکەین کە بوو پیکەنینەوە. باشە مامۆستا زۆر جارەڵێن ئەم جۆرە کەسانە لەوانەیە زۆربەی خێزان لەم جۆرە کەسانی تیابێت، ینی بەس زەرەرەکەی چەنە بۆ خۆیەتی کە خۆی لە کۆمەلگادا ئاپڕێ، خۆی لە کەسە نزیکەکاندا ئاپڕێ، زۆر جار زەرەریشە بۆ خێزانەکە. یعنی تۆ لەسەر سفرێ دایشی ناخواردنەکە و لێ تێگەیە، گەشتێک تێ گەشتەکەت لێ تێگەیە، تێکەڵبوونێک تێ تێکەڵبوونەکە و لێ تێگەیە، ناشتوانی دەستبەرداری بیت. کەسی ناو خێزانەکەتە، کەسێکە کە خۆشتێ و براتە یان خوشکیان کەسێکی نزیکتە، چۆن بتوانیت دەستکی بە مامەڵەیە کەم کەسە بێتەوە سەر ڕێگای خۆمان، یاخود ئەمە بابەتێکەوە گوڵتوانین پێی بڵین وەکو نەخۆشیێکی درێژخایەن لەگەڵ یەتی و ئیتاڵێ خویەکە بە ئێمە چارەسەر ناکرێ، ئێمە ناتوانین لەم خۆی بگۆڕین.
ئەو کەسانە یەکەم ئەوەی کە لە ناخیانە هەیە پێ بڵێن دڵپەسەندە، ینی لە ناو ناخی خۆیە ئەوەی کە دڵی ئەیگرێ، دڵی قەنەعەتی پێێتی، بیر و خەیاڵاتی بۆی ئەچێ، هەم فکر و هەم دڵی پەسەندە بەلای خۆیەوە ئەگەر شتەکە خراپیش بێ بۆ هەموو شتێکی بەلاوە ڕاستە. ئەو قەنەعەتی وایە ئەوەی کە خۆی لای خۆی هەیەی تەنها ئەو شتە حەقیقەتە. ئەمە یەک. دوو، قەنەعەتی وایە ڕەفتار پەسەندە، یعنی هەڵسو کەوتەکانیشی کایکە بە هەموو لێکەوتەکانیەوە، ینی هەموو ئەخاتە ئەستۆی بەرامبەرەکەی لە کاتێک ئەگەر هەڵەش بکە، بۆیە قەنەعەتی وایە ڕەفتار پەسەندیشە لە لای خۆی، هەتا ئەمە وای لێ بێتە خوو پەسەند، چونکە ئەمە بە قۆناغ وای لێ دێت. چۆن سێمە قوتابیەکە گە فێرکەین سەعی بکە، ئەم قوتابیە ئەگەڕانە هات پێ لەوەی کە چۆن سەعیەکە و هەوڵەدا و تێکۆشانی ئەبێ بۆ کاتێکی وەکو ئێستا کە کاتی تاقیکردنەوەکانە بە ئاسانی ناتوانێت لەگەڵ سەعیکردن ڕابێ، ئەبێ بە مروری مانگێک بۆ 40 ڕۆژ بۆ 50 ڕۆژ لەگەڵی هەوڵ بەی بەرنامەی بۆ دانی ڕۆژانە کارەکە جێبەجێکە هەتاوکو تیا بێتە نەری، تیا بێتە خوو. ئەمیش ئەم کەسەش وایە، ینی ئەم حاڵەتە یەکسەر لە دایکبوون و لەگەڵیان نەبووە، بڵێ وەڵای کاکە ئەم کەسە هەر لە دایک بوو کەسێک بوو خۆپەسەند بوو، نەخێر، ئەمە بەڵکو ژینگە وای لێکە کە ڕەفتاری خۆپەسەندی بۆ دروستە بێت. بۆ یەکوتم ئەمانە بۆی نەبنە قوربانی لە کۆمەڵگایە، تەمەن خۆی ئەو هەستەی لا دروست نەبووە کە ئەمەی کە ئەمە ئیکا هەڵەیە، وەڵام ئێمە گرنگە بۆیان ڕوونکەینەوە ئەمەی کە ئەمە ئیکا هەڵەیە. ئەمەش جۆرێک لە هەستیاری بۆ دروستە بێ، ئاگاداری ئەوە بین جۆرێک لە هەستیاری بۆ دروستە بێ، ینی وای لێ دێ کە لەگەڵ ئەو کەسانەشی مامەڵیان لەگەڵا کاتوشی زوێربوون و عاجزبوون و دەنگدابڕی نەبێ. بەس ئێمە کاتێک کە بە حکمت مامەڵێ لەگەڵ ئەم حاڵەتە بکەین، بە مرونەت مامەڵی لەگەڵا بکەین، تۆزێک نەرم بین لەگەڵەوەی، هەتا وای لێ دێ بە شێوازی پرسیاری ئایا ئەم کاری کە تۆ کردت فڵان کەست زویر کرد کارێکی باش بوو، ئابزانین خۆی وەڵام چی ئەیاتەوە، ئایا ئەوەی کە تۆ وات لێبێ لە ناو خێزانەکەت لە ناو هاوڕێکانت تەنها ڕای تۆ پەسەند بێ، ئەی خۆ ئەو هەموو ڕە جوانانەش هەیە، ئەی تۆ بۆ بەو ڕانەی دیکەش ئەوەی خۆت دەوڵەمەندتر ناکەی، ینی سەرەتا ڕەفتارەکەی بە شێوازێکی پرسیاری لێ دەربێنین. ئەمە قۆناغی یەکەم. لە قۆناغی دووەم بچینە سەر ئەوە بۆ ئەوەی کە تۆ بتوانی ئەم بیر و بۆ چوون و فکرانت دەوڵەمەند کەی سوود لە خەڵکی تر وەرگرە، سوود لە دەوروبەرەکەت وەرگرە، بۆ ئەوەی کە بزانێت پێویستە ئەمەی کە هەیەی دەوڵەمەندی کە حتمما کاتێک کە شتێکی بۆ ئیزافەکەی گۆڕانکاری لە بینی ئەم دوانە دروستە بێت، چونکە یەک ئەگرن ئەم دوو ئاراسە بیر و بۆ چوونە. کاتێک کە یەکیان گشتێکی دیکە دەرەچێت، ئەنازێک لە خووەکەی نەرمە بێتەوە بەڵام هێشتا ڕقەیەکی هەرتیا ماوە، ئەنازێک لە تەنازولیەکتیا دروستە بێت بەڵام هێشتا کە جۆرێک لە خۆپەسەندی هەرتیا ماوە. ئێمە هاتی نەرمماکرد لە قۆناغی سێهەمە بەشداری پێ بکەین، بەشداری پێ بکەین لە داڕشتنی پلانە، بەشداری پێ بکەین لە کۆمەڵێک نەشات و چالاکیە، بەشداری پێ بکەین لە هەندێک کار با بڵێن چالاکی کۆمەڵایەتیە، ڕۆڵی بینێ بەڵام فێری بەرپرسیارەتی بکەین کاتێک کە کەس تۆ ئەکەین بە بەرپرس ئەبێ ڕاوێژێ بێ لەگەڵ دەوروبەرەکانی خۆی بۆ ئەوەی کە بتوانێ وردە نەرم بێ لەگەڵ ئەو حاڵەتی کە هەیەی. ئەو خاڵی کۆتاییەکە باست کرد، خاڵی سێمەوەی کە هاو بەشی پێ بکەین لە چالاکیەکە بۆ کەسی گەورەش بۆ نمونە مەبەستی جەنابتە، یان ئەمە بۆ نمونە بۆ منداڵێک لە هەردوو قۆناغەکە دەورە بین. ئەگەر لە قۆناغی مناڵی ئێمە چارەسەر بکەین لە قۆناغی گەورەبوونە ئاسانترە، واتە ئەگەر لە مناڵی ئێمە توانیمان ئەم حاڵەتی ئەنانیەتە لە ناو ناخی و لە ناو ڕەفتار و هەڵسوکەوتی دەربێنین، لە گەورەیە کەمتر خۆی خودپەسەندی بەلاوە دروست ئەبێ. بەس کێشەکە ئەوەیە کورد دەڵێ عەقڵێ گرتی بە شیری تەرچی ناکەی بە پیری نەچینە سەر ئەو بوارە، ئەگەر بە شیری ئەمەی هێنا وردە لە ناو خێزانەکە فێری ئەم حاڵەتە بوو، ئەمە چه فێریەکە؟ ئێمە فێریەکەین، حتا وای لێت ئێمە ڕەئی خۆمانی لە دەستی ئەو، کاری خۆمان ئێنە دەستی ئەو، پرسیارکردنی خۆمان ئێنە دەستی ئەو، حتا بیرکردنەوەی خۆمان ئێنە دەستی ئەو، دەیترەوە خۆی لا گەورەیە بێ، یعنی خۆی بۆ ئێمە خۆی ئەەکەین بە قوربانی، ئەمە خۆی پێوتری هەڵی پەروەردەی، کاتێک کە خۆیمان کرد بە قوربانی بە دڵنیایی و خۆی باجی قوربانەکانی خۆی ئەسبەینی ئێمە نایی. ڕاستە ئێمە نیگەران نەبین، ئەمەی کە کاکسەرکۆ باسیەکە حتا لەوە چێ لە کاتی نان خواردنێکە، لە کاتی سەفەرکردن و سەیران و سیاحەتێکە، لە کاتی گەشتکردنە، حتا لە کاتی بازاڕکردنە مەسەلەن وامان لێ کە بەردەوام پێش ئەوەی دەرچین بیرمان لای ئەوەیە قەلەقە بین واللهی لەوە ئەچێک کێشێکمان بۆ دروستکە، ئەچین بۆ شوێنێک بە یەکەوە نان بخۆین مەسەلەن هەستەکەی ئەو تەسەڕفاتی هەڵسوکەوتێکی زۆر تایبەتی لێڵێ وەڵا خۆ پەشیمانم لەوەی کەوا هاتم، سەفەرەکەی بە یەکەوە لە سەفرکردنەکەیە
ئەوەندە ڕفتاری نامۆ ئەنوێنێ ئەوەندە پێدا ئەگری لەسەر ئەوەی کە خۆی قەنەعەتی پێێتی ینی حساب بۆ هیچ کەسێکی تر ناکە لە دەوروبەرەکەی خۆیان ئەڵێ وڵا پەشیمان لەو سەفەرێکەوە کردم لەگەڵ ئەو بۆیە ئەمانە ئەبێ وردە بەڕاستی کاریان لەسەر بکەین قۆناغ بە قۆناغ هەتاوایان لێبێ قەنەعەتیان بۆ دروست بێ ئەو خودپەسەندیە کارێکی ناباش کاتە سەبری ئەبێ لەگەڵ ئەمانکردن ئەگەر ئەم کەسانە پەیوەندیەکە لەگەڵیان جۆرێک بێت بۆ منە هاوڕێیەتی بێت دوو کەپڵن کوڕۆ کچێکن ئەیانەوێت بۆ منە ژیانی هاوسەرگیری پێک بێنە ئەگەر هەر لە سەرەتاوە ئەو لاینی کە خۆپەرست نییە هات سنوور دابنێ بۆی نەی پێ بڵێ ئەمە وردە ئەویش تێناگەێنێت کە بۆ نمونە خۆی ڕێک بخات هەندێک جار ئێمە ئەمەە بەڵێیان بۆکن ئەویش بۆیە ئاوا لەگەڵ دۆخەکەیان ڕادێت و لای وایارە بێ ئەو قسە یەکەم بکە برادێکە بۆی گوتەمانە مە پێویستیان بە ڤایتامین ئێنە ڤایتامینی نەخێری بیتێ بە دڵنیاییەوە کاتێک کە ئێمە مامەڵەمان لەگەڵ هەڵ کەس کرد ئەبێ ئەو کەسە ئامادە بێ نەخێر قبولکە ئەگەر کەسێکی ئاسایش بێ چونکە مەرج نییە هەموو ڕەکانی ئەو پەسەند بێ ئەگەر فێری نەخێر و قبولکردی نەخێر نەبوو بێ خۆی گەورە نابێ بەس کاتێککە فێری نەخێریەکەی کەواتە فێری ڕخنەگرتنیەکەی کاتێککە فێری نەخێریەکەی کەواتە فێری ڕێی بەرامبەریەکەی کەوا قبولیکە کاتێککە فێری قبولکردنی نەخێریەکەی فێری ئەەکەی کەوا کەسانێکی تر هەن لە تۆ باشترن کاتێککە فێری قبولکردنی نەخێر بوو فێری ئەوە ئەبێکەوە بێت لەگەڵ دەوروبەرەکەیە ڕاوێژ بکە کاتێککە فێرمان کرد کە نەخێر قبولکە کەواتە تۆ لە هەموو کەسێک گەورەتر و باشتر و چاکتر نیت کەواتە ئێمە هەمومان پێکەوە کۆمەڵگە جوانەکەین هەمومان پێکەوە ئەو ستافەی کە بەیەکۆین جوانیەکەین پێویستی بە عەقڵ و تێگەیشتن و فکر و ئیدراکی هەموو لایەکمان هەیە کەواتە ئەم کەسە بەڵێ نەخێر بەشێکە بێ لە چارەسەر و ئەو ڕێگەیانی کە بۆ چارەسەر لەگەڵ ئەم جۆرە کەسایەتیانە بەکاری ئەهێنین چونکە نەخێری نەبینیەوە بۆیە وای لێ هاتووە کە خودپەسەند بێ و هەروەها خۆپەرستیش دەرچێت لە داهاتووە باشە زۆر کات ئێمە کاڵین ئەم جۆرە کەسایەتیانە چۆن بناسینەوە کۆمەڵێک ڕفتار و کۆمەڵی هەڵسوکەوتیان هەیە کە یەکسەرە توانین بڵێن ئەمە بەخوا ئەمە کەسەیە کە خۆپەرستە یانی زۆر جار هەوڵات هیچ کاتێک خۆی بە تاوانبار نازانێت هەموو ئەو بڕیارانی خۆی بەڕاستەزانێت هیچ کاتێک هیچ هەست و سۆزێکی بۆ کەسی بەرامبەری نیە تەنانە دەگە خوشک و براو کەسی یەکەمیشی بێ نزیک بێ لێەوەی چکە بۆ ئەو ئەڵێ شتەکەی من ڕاستە بۆچی منیان شتەکانی خۆی زۆر خۆشەوێت یعنی حەز ناکە کەسی کە دەستکاریکەن بیر و ڕاو بۆ چوونەکانی حەز ناکە کەس بەکاری بێنێت ئەم کەسانە زۆر جار بەرمانەکەون لە شوێنی کارمانە بێ لە دەوروبەرمانە بێ لە کۆمەڵگایە بێ بەدەر لە خێزانیش ئێمە پێویستە لەم کەسانە دوورکەینەوە یاخودمان بڵیان لەگەڵکەین هەتا ئەو سنوورەی زین یەتە سەر خۆمانەڵێن وەکو کوڕوەتەنی یەتە سەر قەناعەتیەمە یاخود نایەتە سەر قەناعەتیەمە ئێمە بێ اختیباریان بکەین چۆن مەسەلا ئەم کەسە کە ڕەکەی خۆی بەلاوە پەسەندە ڕێگە لێگەڕین بابزین ڕەکەی خۆی تا کوێ سەرکەوتووە کاتێک ئەکەوێتە ناو هەڵەیەکەوە لە بەرچاویشمان ئەکەوێتە ناو هەڵەکەەوە ئەو ڕێی کە هەیەی ڕێیەکی پەسەند نییە بەڵکو ئەو بیر و بۆچوون و قەنەعەتێکێتی قەنەعەتێکی خراپە وای لێ دێ کە تووشی هەڵە بێ هەتا تووشی هەڵەکە بێ کە تووشی هەڵەکە بواڵێت پەنجە ئەچزێ بە ئاگرەکەیە ئەمە لە مەرحەلەیەکە لە قۆناغی دووهەم مناڵمان هەیە حەزنەکە کەس دەست لە شتەکانی بە ڕێگەی نییە ئەو دەست لە شتومەکی هیچ کەسێکی تر بە بزانێت کە چەند قورسە کاتێکە تۆ حەز ئەەکەی حەزێکی مناڵانت هەیە یاریەک ئەبینی دەستی لێ بە یاری پێ بکەی کاتێک کە ڕێگری لێ کرد ئەو هەستەی بۆ دروستە بێ ئەو ڕێگرێشک ئەو سیفەتی کە لە ناو ناخی ئەمیشا هەیە کارێکی خراپە تۆش ڕێگریەکەی لەوەیەکەوە کەس دەست نایە لە شتەکانی خۆت ئەگەر تۆ دەست لە شتومەکی کەسێکی ترەیەک واتە ڕێگەش بە کەسێ دەست لە شتومەکەەکانی تۆ بە کاتێک کە کەوتە ناو واقعەکەوە بە شێوەیەکی با بڵێن تاقیکردنەوە و کردداری ڕەنگە جیاواز بێت لەوەی کە ئێمە پێی ئەڵین ئەو کارە ناباشە چونکم ئەو هەر قەنەعەتی وایە باشە چۆن مەسەرەن مناڵێک ئەڕوات بۆ لای ئاگر دەست ئەبا بۆ ئاگرەکە بەڵام خۆی نازانێت ئاگرەکە دەستی ئەسووتێنێ و ئەزانێ ئەم ئاگرە کە سوور بە تۆ شتێکی جوانە سەرنجڕاکێشە بەلای ئەوە ڕەنگێکی جوانە بەس کە دەستی نزیک بێەوە لە گەرماکەی ڕاستەخۆ دەستیشی بەرە خۆی لایە بۆچێ ئێمە تاقڕێگەمان پێ دەرفەتمان پێ هەرچەند لە خۆناکی مناڵەیە بێ لە مەرحەلەی ئاگات لێ بێ چونکم ئاگات دێنێ بێ ڕەوە چێ بکەوێتە چاڵێکەوە عەزێتی خۆی زۆرتر بە ڕەنگە پەنجە با لە ئاگرێک بسووتێ دوایی خۆت گیرە خۆی بەدەستیەوە بەڵام ئەم جۆرە ڕەفتارانە بەڕاستی ئەبێ ڕێگەیان پێ بێنجارێ خۆیان تاقیکەنەوە لە کۆمەڵگایە خۆیان تاقیکەنەوە لەگەڵ دەوروبەرە لەگەڵ هاوڕێکانیانە لە یاریکردنە لە چوونە دەرەوە لە قوتابخانەیە لە بازارکردنە بۆ ئەوەی کە بزانێ ئەمەی کە هەیەی مەرج نییە ئەمە ڕێیەکی باش بێ
چونکە موازیان لێبێنین زیاتر بنە قوربانی زیاتر کەنارگیرە بن زیاتر گۆشەگیرە بن باشە سبەینێ ئەگەر ئەمە تاکێک بێ ئەگە سبەینێ خێزان دروستەکە چۆن دروستە بێ لەگەڵی ڕەنگە لە سەرەتای دروستکردنی خێزانە هەندێ مرۆنەتی هەبێ بەڵام ئەم خۆی کە فێری بۆ دوای بە ئاسانی وازی لێ ناهێنێ ئەمانە نەقڵە بن نەک لە ڕووی بیۆلۆژیەوە لە ڕووی فسیۆلۆژیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە نەقڵە بن بۆ مناڵەکانیشی چووکم ئەم قەناعەتە کە ئەم هەیەی چ باوک بێ یا دایکەکە سبەینێ یا ئەبێ هەڵنەکەی لەگەڵی دەستبەرداری ئەو ژیانە بی یاخود دەبێ ئەوەندە مڕاعات و بڕونەتکەی بۆیکەوە کێشە دروست نەبێ ئێدەی کەواتە ئەگەر خێزانەکەی تەحملی ئەمە بکە بەڵام مناڵەکانی تەحمل ناکەن و ئەزان ئەمەی کە باوکیان دایکیانێکە کارێکی زۆر پەسەندە ئەمانیش هەمان ئەو خۆ هەڵەگرنە بێتە خویەکی بۆ ماوەی بەڵام نە لە ڕووی بیۆلۆژی بەڵکو لە ڕووە بڵێن سۆسیۆلۆژیەکەی لە ڕۆ کۆمەڵناسیەکەی بێتە خویەکەوە قەنەعەتیان وایە ئەم ڕەفتارێک ئەم هەڵی گرتۆ ڕەفتارێکی باشە کەواتە ئەگەر باش نییە چۆن بەشەکەی تری خێزانەکەی وکوتمان لەگە باوکەکەەوە بێت چۆن دایکەکە تەحملیەکە دایکەکە لەبەر ئەوەی ژیانی لێنە شێوێت تەحملی کردو بەڵام مناڵەکە ئەم هەستە نازانێت دایکەکە لەبەر ئەوەی کە نەبێتە قوربانی تەحملی کردو بەڵام مناڵەکە ئەمە نازانێت ئەگە با بڵین دایکەکەەوە بێ باوکەکەش بە مڕاعاتکردنی ئەوە ئامادەیە دەستبەرداری کۆمەڵی لە مافەکانی خۆیە بێ بەس دە پێناوی ئەوەی کەوە بڵێ من ژیانەکەم کە دروستم کردووە کیانێکی سەرکەوتوو بم و هەروەها بشتوانم لەگەڵ مناڵەکانمانە بە شێوەیەکی دروست ژیان بەرین سەر بۆ ئەوەی کە وەکو ئەڵێ نەڵێن ئەم خێزانە لە یەک هەڵوەشان لە یەک ترازان بەس ئەم کەسە خۆیەکە بە قوربانی دە پێناوی مناڵەکانی خۆی بەڵام مناڵەکانی جارێکی دەبنەوە بە قوربانی لە کۆمەڵگایە زۆر باش جا مامۆستا عادل ئەگەر بە کورتی پێمان بڵێ دقیقەی 2 دقیقە هەندێک جار کڕۆکچێکە ئەمە بۆیە زۆر باسی کڕۆکچەکانەکەن چون هەندێک ڕێگەی خۆت ئەیکەیت بە تووشی خۆتەوە بۆ نمونە بەرامبەرەکە خۆپەرستە ئایا هیچ نیشانەیەک هەیە ئەها ئەوەی کە پێڵەن لانێ خۆپەرستێکی ژەهراوی تیابێت ئەم کەسە ئەم نیشانە بۆی کە ئەم بە ئاگا بێت ئەم کەسە خۆپەرستە یان ئەسا ڕەچای بارودۆخی خۆی بکەس قەڵغانێکی بۆ لەبەرکاو بڕوە یانەوەی کە خۆی دووڕابگرێت ئەگە بچینە ئەو قۆناغا دیقەت بی مەسەرەن چ کچەکەش و چ کوڕەکەش هەمیشە هەوڵێن مڕاعاتی دڵی بەرامبەر بکەن مەسەرەن کاتێککە دانیشی ئەڵێ با لەم سێبەرە دانیشین ئەڵێ باشە بەسەر چاو بەڵام ئەوڵێ نەخێرێ بێ لەولا دانیشین کاتێککە ئەچیتە مەسەرەن دوکانێکی ساردەمەنی ئەوڵێ نەوەڵە بۆیە ناچن چنە دوکانەکەی دیکە کاتێک کە شتێک اختیارەکەی هەڵی ئەبژێری ئەم لەو کاتەیە هەوڵەیە حتا ئەگەر قەنەعەتیشی بێ ئەوە بێکە خۆی بەلایەوە پەسەندە بۆیە هەموو ئەو هەنگاوانەی کە لەم قۆناغەیە مرونەتی هەیە چۆن مەسەلەن دەڵێ کوڕکچێک لە قۆناغی دەستگیراناریە کاتێککە سەیری ئاسمانیانەکە دەستی بۆ ئەستێرەکە ڕاکێشای گوتەوە چیە گوتەوە تۆیت لەم کاتەشە ئەو تۆیە نازانێ لەو کاتەشە هەر کەسەکە خۆیەتی لە کاتێکە کە مرونەتکردن و ڕەچاوکردنی ناخی بەرامبەر و هەست و سۆزڕاگرتنی بەرامبەرەکەی بەلاوە گرنگە ئەم لەو کاتەش ڕای ناگرێ کەواتە هەنگاوێکی باشە بۆ ناسینی ئەو کەسە لەو قۆناغەیە لەو قۆناغە پێڕانەگیرێ لە قۆناغی داهاتووە ئەستەمترە بێ بە ئاگاداری ئەوە ببێ چونکم بەدڵنیاییەوە لە قۆناغەکانی ترا گەورەترە بێ کە گەورەتر بوو ئەو کاتەوە ئەزانێ هەموو ئەو شتانی کە ڕەچاو کراوە ڕەنگە لەو کاتەیە تۆزێک مڕاعاتی ئەوەی کرا بێ بڵێ دێ خۆمە شتێکە وردە خویەکە چاکی ئەەکەم وەکو محمود ئەنوشا ئەڵێ هاوسەرگیری ئەوە نییە کەیتر وردە ئەتکەم بە بەشەر یا وردە چاکت ئەەکەم نەخێر هاوسەرگیری بەرپرسیارەتیە ئەمانەداریە ئەمەکداریە ڕاگررتنی هەست و سۆز و مڕاعاتکردنی دڵ و دەرونی یەکتریە خۆشەویستیە ڕێزە مەحەبەتە گفتوگۆیە ڕاوێژە هەتاوەکو وای لێ دێکەوە ئەمانەتێک و سوکنایی لەناو ئەم خێزانە دروست ئەبێ ئەم خێزانە ئەبێتە هەواری سوکنایی لە کۆمەلگایە بەڵام کاری خوپەسەندی ئەگەر وشیار نەبین ئەگەر هاوکار نەبین لەوەی کەم ڕەفتارە فرێبە بەڕاستی لە داهاتووە کارەسات بۆ خۆشی بۆ دەوروبەرەکەشی دروست دەکا ومێدەوارین کەوا هیچ کەسێک خودپەرست نەبێ و هاوڕێی خودپەرستمان نەبێ و ئەگەر هەشمان بوو ئەمە هاوکار بین لە پێناوی ئەوی ئەو ڕەفتاری وردەوە شێوەیە چاکەین کە نەبێتە قوربانی لە کۆمەڵگایە دەستەکانە خۆش بێ ئێمەش هیوادارین بە دوایە و جۆرە کەسانی کە لەناو کۆمەڵگایە یاخو لەناو خێزانە هەستەکەین لەم گفتوگۆی ئێمە لەگەڵ مامۆستا عادلە هەست بەو نیشانانە هەکەین کە لەم کەسەیە هەبێت بتوانین هەتا ئێمە لەسەر خۆبین باشترە بتوانین هەتا ئێمە خۆمانی لەگەڵا بگونجێنین بۆی بتوانی بێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی بەڵام زانیمان ڕێکدانەوەی زۆرە و ئەبێتە زیان بۆمان توانی مامەڵەیەکی وای لەگەڵا بکەین کە کەسانی پسپۆر و کەسانی دەرونی و ئێستا بە خۆشحاڵی و هەموو شێوازی پسپۆرێکەیە لە نێو شارەکانە بیان بینە لای ئەو یاری با پرس و ڕابکەین چۆن مامەڵەی لەگەڵاکەین پرسکەین چکە زۆر جار تۆ ئەڵێ ساحر بە زمانی ئەو بڕۆی تۆشەکەویتە خەڵەتەوە ئەی تۆش وا لێکا وەختێک کەس بە خۆتەکەی تۆش وەکو خۆپەرستی ئینکاری لەگەڵات جار ئەوەنە ئەو لە پێناو خۆی
تۆ حەسف ئەکات و بۆ نمونە تۆ ئەشتێنێتەوە لەم کاتانە ئاگاشمان لە خۆمان بێت بۆ نمونە نەچینە ژێر کاریگەری ئەو کنترۆڵی کە ئەو ئەیەوێت بەسەر ئێمە سەیتەرێ پێ بە.